لا ڕۆژی جیهانی نەخۆشی ئایدس وەزارەتی تەندروستی هۆشداری دەدات لە بڵاوبوونەوەی زیاتری ئەم نەخۆشیە. لەو چوارچێوەیەش داوا لەلایەنە پەیوەنددارەکان دەکات هاوکار و هەماجی زیاتری وەزارەت بن بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەپاشی بمێنێتەوە. وەزیری تەندروستی ڕای دەگەێنێت لا ڕێگای پرۆگرامێکی تایبەت کار بۆ پێشگیری و هۆشیاری هاوڵاتیان دەکەین و تا ئێستاش 24 حاڵەتی ئایدز لە هەرێمی کوردستان تۆمار کراوە و تەنها لەم ساڵ 4 حاڵەتی نوێ تۆمار کراوە. بۆ هەر نەخۆشیەشیش مووچەی تایبەتیان پێدەدرێت. لە کوردستاندا سوپاس بۆخوا نزیکەی 24 کەس تا ئێستا ئەو نەخۆشییان هەیە و لە سلێمانی و پارێزگای هەڵەبجە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە 11 کەس لە پارێزگای هەولێر 9 کەس و لە پارێزگای دۆک 4 کەس و ئەوانەی کە بەڵێ نزیکەی ئەم ساڵ زیاتر لە 24 کەس تەشخیص کراوە هەموو نێردراونەتەوە وڵاتی خۆیان. ئێمە چەند هەنگاوێکمان ناوە لەم چەند ساڵی دواییدا کە نزیکەی زیاتر ساڵانە نزیکەی 400,000 فەحز بۆ خەڵگەکەین، ئەو خەڵکانی کە نەشتەرگەری ساردیان بۆ دەکرێت، ئەو خەڵکانی کە لە دەرەوەی وڵات دێن، ئەو خەڵکانی کە هاوسەرگیری دەکەن، ئەو خەڵکانی کە هەندێک جار نەشتەرگەری ددانیان بۆ دەکرێت بۆ ئەوەی پێشگیری بکەین لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە و بۆ ئەوەی بە خەڵک بڵین کە کێ ئەو نەخۆشی هەیە و کێ ئەو نەخۆشی نییە. پزیشکێکی پسپۆڕی نەخۆشیە گوازراوەکان با پێویستی دەزانێت لا کاتی هەستکردن بابوونی گۆڕانکاری لاباری تەندروستی دەبێت ئەو کەسا سەردانی ئەو شوێنانە بکات کە پشکنینی تایبەت با دەستنیشانکردنی نەخۆشیە گوازراوەکان و ئایدزی لێ دەکرێت. وتیشی لەم ڕۆژە لە تەواوی جیهان چالاشی و مەراسیمی تایبەت بۆ هۆشیاری و ڕۆشنبیری زیاتری هاوڵاتیان بەڕێوە دەچێت. بڕێی خوێنە ئەویش کە دوورکەوێتەوە لە بەکارهێنانی سرنجی بەکار هاتوو دوورکەوێتەوە لە بەکارهێنانی مادەی هۆشبەرەکان چی ئەوانەی کە توش بووینە بەهۆی خوێنەوە دەرکەوتووە بە بەکارهێنانی دەرجی بەکار هاتوو یانیش دەبینین ئەو کەسانی کە مادەی هۆشبەر کە بەکاردێنن لە یەکەوە لەوەی کەشتر نەفسی دەرجی بەکاردێنن ئەوەش دەبێتە هۆی ڕێگای گواستنەوە یانیش دایکی توش بوو خوانەکە ئەگەر کە توش بوو بۆ منداڵەکەی دەوەگازرێتەوە ئەویش هاتوو ئەگەر هاتوو دایکەکە دەستنیشان بکرێ و دەرمانی پێویستی پێ بدرێ ڕێگای لێ دەگیرێ لە بۆ منداڵەکەی بگوازرێت. 34 ساڵ با سەردۆزینەوە سەرهەڵدانی نەخۆشی ئایدس تێپەڕدەبێتن و باپەی ئامارەکانی و ڕێکخراوی تەندروستی جیهانیش ڕێژەی توشبوون لە سەرتاسەری جیهان 78 میلیۆن کەسە و لە ئێستادا 39 میلیۆن توشبووی ئایدس لە ژیاندا ماون. تەنها لە ساڵی ڕابردوو 1 میلیۆن و 500,000 کەس بەهۆی ئەم نەخۆشیەوە گیانیان لەدەستداوە. لە عێراقیش لا کۆی 667 حاڵەتی تۆمارکرا و تەنها 114 کەسیان لە ژیاندا ماون.